الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. ئێمە وەکو خۆمان وەکو عایلی خۆمان لە ماڵەوە لەوەتی ئەم مزگەوتەکان داخرامی پێشتر تەمەن ئاهلی مزگەوت و جەماعەت بووین مزگەوت شتەڕەنگ لێمان نزیک بوون بە عایلی خۆمان زۆری لە مزگەوت نوێژەکانمان لە مزگەوت بوو کاتی کەرەنتینێشان لە ماڵەوە نوێژەکانمان بە جەماعەتە کرد تا مانگی ڕەمەزان ومێدێکمان هەبوو لە مانگی ڕەمەزانە مزگەوتەکان بکرێتەوە بەڵامتر وا جارە بڕیارە نەدراوە داواکاری ئەوقاف هەنگاوێ بنێ بۆ بابەتە و مزگەوتەکان وەک شوێنەکانی تر بە ڕێنمایەکانی تەندروستی بیکەنەوە و ئەو خەڵکە ئاسوودەیەک بە دڵ و دەرونیا بێ کە وڵاتەکەی خۆمان وڵاتە تووشی خەڵکە بەڕاستی لەلایەنی دەرونیە زۆر خەڵکی بێزار و بێتاقەتن بەڵکو خۆی پەروەردگار سەبووریە بە دڵ و دەرونیە و خەڵکە بێنێت لایەنێ مانگی ڕەمەزانە بکاتە مانگی خۆشی و ئارامی بۆ دڵ و دەروونمان بیانتوانێ مانگی ئەم مانگە مزگەوتەکان بکەنەوە بە ڕێنمایەکانی تەندروستی خۆ من ناڵێن هەر شوێنێک بکرێتەوە بەڵام بە زاهری پەتاکە لە وڵاتی خۆمان بە دوور کەوتووەتەوە و ژیان ئاسایی بۆتەوە. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. سپاس بخوا ئەم ساڵ ڕەمەزان خوا عمری دا پێمان گەشتینەوە مانگی ڕەمەزان سپاس بخوا ئەوە شکرانی خوایەوێ. سەرەتا ئەتوانین باسی ئەوە بکەین کە ئەم ساڵ بۆچی لە ماڵەوە ئێمە نوێژەکەین. ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە ئەو خوای گەورە ئەو بەڵایی کە ناردەبووی ئێمە ناتوانین ناوی بنێین بەڵا لەوانەیە چەندین خێری تیابێ بۆ ئێمە. خوای گەورەی هەموو مسلمانان بپارێزێ خوای گەورە لە هەموو دەرد و بەڵایەک مسلمانان بە دوور بخای ئینشاءڵڵا. ئێمە نوێژەکانمان لەوەتی ئەم کەرەنتینەیە دەستی پێ کردووە و مزگەوتەکانیان داخستووە ئێمە بڕیارمان داوە نوێژەکانمان پێشووتر لە مزگەوتەکان بە کۆمەڵەمان کرد ئیسەر لەوەتی ئەم کەرەنتینەیە هاتوو ئێمە نوێژەکانمان لە ماڵەوەکەین نوێژەکانمان هەرموو نوێژەکان بە جەماعەتەکەین لەوەتی ڕەمەزانیش هاتووە جۆش و خرۆشێکی زیاتر لە لەشمانە دروست بووە بۆی بتوانین کە هیچ نەبێ ئەم مانگە ئەوەی کە لە ماڵەوە پێمانە ئەوەی کە دەتوانامانە هەیە لە ماڵەوە ئەنجامی بدەین و مانگەکەی ئینشاءڵڵا خوای گەورە لێمانی قبوڵکە و بە سەرفرازی و بە سەربەرزی بەڕێ بکەین و ئینشاءڵڵا خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ بکە. ئێمە بڵین وەکو ئەوەی کە بڕیار دراوە بەهۆی ئەم نەخۆشیەوە دەرگای مزگەوتەکان داخراوە ئێستاکیانە هیچ کەسێک لە مزگەوتەکانە عیبادەت و پەرستش ناکە بەو بۆنەیەوە ئێمەش بڵین لە پێش ڕەمەزانیش ئەم بڕیارە دەرکراوە ئێستاکیانە لەو کە لە پێش ڕەمەزان و لە ئێستاشا کە ڕەمەزانە ئێمە لە ماڵەوە الحەمدوللا عیبادەتەکانمانەکەی نوێژەکانمان لە ماڵەوە ئەنجام دەین بە جەماعەت سوپاس بۆ خوای گەورەمەش نیعمەتێکە خوای گەورە بۆ ئێمەی داناوە کە بتوانین لە ماڵەکانیشمانە عیبادەت بکەین. بەڵێ کاتێک پێش ئەوەی ئەم نەخۆشیە نەبوو چەند ساڵانێ پێش ئێستا ئێمە لە مزگەوتەکانە بۆ ئافرەتانیش شوێن هەبوو ئەچون نوێژەکانمانە کرد نوێژی بڵین تەراویحمان بۆ کۆمەڵە کرد و زۆر بڵێ ئیسفادەیەکی هەبوو بۆ هەموو شوێنەکان ئەوەی کە بڵێ مزگەوتەکان لە هەر مەنتیقەیەکە بۆ الحەمدوللا ئافرەتانیش بەشدار بوون لەو نوێژەیە و عیبادەتی خۆیانە کرد بەس ئێستاکیانە ئەوە نەماوە بۆ پیاوان و بۆ ئافرەتان دەرگای مزگەوتەکان داخراوە داوام وایە لەبەر پرسان کە بە زووی هەوڵێک بدەن بۆ ئەوەی ئەم دەرگای مزگەوتانە بکرێتەوە خەڵکی لەم نیعمەتە گەورەیە بێبەش نەکەن و لە مانگی ڕەمەزانەیە عیبادەتەکانمان بە کۆمەڵ ئەنجام بدەین. القارعة ما القارعة وما أدراك ما القارعة يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن المنفوش
فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية وأما من خفت موازينه فأمه هاوية وما أدراك ما هي نار حامية. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. بۆیە مێ داواکاریمان لە ئەوقافەکە و هەنگاوە بنێت و خەڵکەکەش بچێن لەو سەر عیبادەت و خواپەرستی خۆیان ئەوە ئێمە بۆمانمان بێتە لە دنیا عیبادەتە وەکو ژیانی یاسایەت و تووشی خەفەت و تووشی بێزاری بووینە لەم ژیانی خۆیان بەڵام خوای پەروەردگار ئومێدێک بدا بە دڵ و دەرومانە لەم مانگی ڕەمەزانەدا بتوانین عیبادەتی تیا بکەین. و ئێمەتر لە مانگی ڕەمەزان کە هاتووە تەراویحەکانیشمان لە ماڵەوە کردووە لەگەڵ عایلەی خۆمانە لە ماڵەوە لە زۆر شوێن تەراویح ئەکرێ لە دەرەوە لەسەر جادەکان لە دەوری مزگەوتەکان لە ساحەکان ئەو شوێنانایکەن بەس ئێمەرەوەمان باش زانیوە کە لە ماڵەوە بکەن لەگەڵ مناڵەکانیش لەبەر ئەوانی جەماعەت بکەن هەمومان بەیەکەوە جەماعەتەکەین و تەراویحەکانمان ئاوا بەڕێ کردووە و خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ بکا بیکاتە مای خێر و بەرەکەت بۆ وڵاتمان و هەموو لایەک. کاژدار پێش بڵین ئەمانی ڕەمەزان و لە کاتی کەرەنتینە هەر لە ماڵەوە نوێژەکانتان بە کۆمەڵ ئەنجامەدا؟ ئێمە هەر پێش ینی لەوەتی مزگەوتەکان داخراوە لەوەتی مزگەوتەکان داخراوە هەموو فەرزەکانمان لە ماڵەوە هەر بەهین کردووە هەموو فەرزەکانمان هەر بە جەماعەت کردووە خۆمان لەگەڵ عایلەیە تەن بەیانی نیمەڕۆ ئێوەیانیش هەمووی بار بە جەماعەتێک کرد خۆمان لە ماڵەوە بەیانی نیمەڕۆ ئێوارە و فەرزەکان لە ماڵە خۆمان بە جەماعەتێکی ئێمە ئەوەی کە لە ماڵەوە یکەین نوێژی بەیانیان و نوێژی نیوەڕوان و نوێژەکانی کە یکەین هەرمووی بە جەماعەتێکین نوێژە تەراویحەکان ئەوانیش هەرە بە جەماعەتێکین لەبەرەوەی خۆمان نەزانین لەم ڕۆژەیە کە هەنێشت ڕووی داوە ئەتوانی بڵێن شوێنە گشتیەکان زۆری کراوەتەوە لەلایەنی بازاڕەڵی لەلایەنی مۆڵەڵی لە زۆربەی شوێنەکان کراوەتەوە بەس یەکێ لە کێشەکانی ئێمە ئەوەیە مزگەوتەکان ناکرێتەوە ئەویش داوا لە وەزارەتی ئەوقافەکەین کە هەوڵێک و کۆشیە بکەن بۆی کە ئەم مزگەوتانە بکەنەوە لەبەرەوەی ئێمە ئەو کەسانی کە بە ڕۆژووە بن و تاعەت و عیبادەتەکانەکەن لە مزگەوتەکانە چێژ و خۆشیەکی زیاتری هەیە ئێمەش ئەوەی کە لە توانامانە هەبێ و لەلایەنی تەندروستیەوە ئەیکەین و بۆی مزگەوتەکان بەکراوی بێ هیچ نەبێ بتوانین لەم مانگەیە تاعەت و عیبادەتەکانی تا ئەنجام بدەین ئەوەشی کە تا ئیسە کە نەکراوەتە و کە هەنێ بیانویان هەیە و هەڵەن لەوانەیە کرۆنا زیاد بکەو یا شتێکی کە ئێمە لایانی هەموو لایانی ئەوانی کە خۆپارێزیە لە مسلمانانە هەیە لە لایانی دەستشۆرینە و دەموچاوشۆرینە و هەموو ئەو شتانە هەیە بەڵێ ئینسان نابێت کاتێک بڵێ دەرگای مزگەوتەکان داخراوە ئیترواز بێنێ و سارد بێتەوە لە عیبادەتەکانی ئەبێ ئینسان گەرم و گۆڕتر بێ مانگی ڕەمەزان دەرفەتێک و هەلێکە کە ئینسان لە ساڵێکە یەک مانگێکە دووبارە نابێتەوە ئینسان دەبێت لەو مانگەدا زۆر خۆی ئامادە بکات و زۆر عیبادەتی خوای گەورە بکات ئەگەر لە ماڵا بێت با بۆ خۆیان بە کۆمەڵ نوێژەکانیان بڵێ ئەگەر نەک بڵێ سەرگەورەی ماڵەکەشە ئەگەر ئافرەتێکیشە لەگەڵ ئەگەر کچی هەیە لە ماڵەوە چەند نەفەرێکن بۆ خۆیان بە پێکەوە نوێژەکەیان بکەن بە جەماعەت عیبادەتێکی گەورەی و ئینشاءڵڵا خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک ئەداتەوە و ئینسان سارد نەبێتەوە بڵێ مادام مزگەوت نییە من ئیتر نوێژی تەراویحەکەم ناکەم نا نوێژەکانت نوێژی نیوەڕۆیە نوێژەکانی ترە هەمووی بە کۆمەڵ ئەنجام بدەن نوێژە تەراویحەکانتان بەشکێکم ئینشاءڵڵا خوای گەورە ئەوە بەرەکەتێکی گەورەیە بۆ ماڵیش بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئاماژەی کردووە بۆی کە بۆ پیاوانیش ئەڵێ ئەگەر هات و بڵێ تۆ مزگەوت دەرگای مزگەوتەکانیش کراوە بوو نوێژە سونەتەکانتان لە ماڵەوە بکەن بەرەکەتێکی گەورەیە بۆ ماڵ اینجا ئەمڕۆکە دەرگای مزگەوتەکان داخراوە باشتر وایە ئینسان لە ماڵەکانیە هەموو نوێژەکان بە جەماعەت بکا و بەشکم ئینشاءڵڵا خوای گەورە بیکاتە بەرەکەتێک بۆ دنیا و دوا ڕۆژێ. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. ئێمە وەکو مسلمانان وەکو دەستی خۆمان وەکو عایلە خۆمان وەکو عامی مسلمانان هەر ئومێدەیانێ کە داوایان لە ئەوقافەیە کە ئەو هەنگاوە بنێ کە مزگەوتەکان بکات بەڕاستی مسلمان
هەموو فەرزەکان دەستی ئەشوا دەم و چای شوا قاچێ شوا دەست نوێژەگرێ بە پاک و تەمیزی بە دەست نوێژێکی نامزگەوتەوە یعنی ئەمە هەموو ڕێنمایەکانی تیا لە نوێژاکە بۆ ئەم بەرەنگاربوونی ئەم کۆرۆنای ئەم نەخۆشیە ئەبێ ئەو یەک دووەم ئێمە گەوکم پەتاکە لە وڵاتی خۆمانە بەس بە زاهری نەما و سووک بووە بۆیە زۆر زۆر زەرورە هەنگاو بنێ بۆکردنەوەی مزگەوتەکان بۆی خەڵکیش ئەو ئارامی و ئەو عیبادەتە بە سەر دڵ و دەرونیان بێت و ئومێدێکی بۆ بێتەوە بۆیە ئێمە داواکارین لە ئەوقاف بە ڕێنمایەکانی تەندروستی هەنگاو بنێ جەریئانە بێتە پێشەوە و بتوانێت مزگەوتەکان بکاتەوە بۆی خەڵکە بتوانێت عیبادەت بکە و بۆی بیانەوە لەم ماهی ڕەمەزانە خۆی پەروەردگار لە گوناهەکانی خۆش بێت بەڵکم دوعای موسڵمانێکی رابی خۆی پەروەردگار بەڵای مصیبەت لەسەر وڵاتمان نادە خۆش و ئارامیمان بۆ بگێڕێتەوە ئێمە نازانین دوعایکی قبوڵە بۆ ئەو کەسانی کە لە ماهی ڕەمەزانە خەڵکی بە زمانی بەڕۆژووەوە داوایان لە خۆی پەروەردگارە پاش دوعای ئەختیارێک پیرێژنیە گەنجێک مناڵێک یەکی قبول بێت و خۆی پەروەردگار بەرەکەتی خۆی بەسەرمانە بڕێژ و دەرگای ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم مرۆڤ کە ئاچێتە نوێژەوە یا ئاچێتەکە لە کاتێ نوێژ ئەنجامەدا هەموو پاک و تەمیسیە لە لەشیا دروستە بێ اینجا چێ نوێژ ئەنجامەدا ئەوە نییە بڵێ وەک کەسێ بێ لە بازاڕێکا بێ لە مۆڵێکا بێ نازانین دەستی بەرچی کەوتووە بەچی هۆکارێک هاتێتەوە شوێنە ئەو شتانەیە تایسەر هین نەبووە ئێمەش داواکارین کە ئەو مزگەوتانە بکرێتەوە و تا ئەوەی بتوانین نوێژ و تاعەتەکان عیبادەتەکان ئەنجام بدەین و خی گەورە لە هەموو لایەکی قبولکە و خوا ڕەحم بە هەموو لای بکە و ئینشاءڵڵا ئەم کرۆنایش بەرەبەرە لە ناومانە کۆتایی پێهاتەوە خوا ڕەحم لە هەموو لای سمع الله لمن حمده الله أكبر لای من ڕەمەزان وەکو ئەوە وایە مەدرسەیەکە و بۆ ئەوەی کە ئینسانەکان چۆن بڵێ خۆیان پێ بگەێنن لە ڕەمەزاندا ڕەمەزان بەڕاستی هەر شتێکی وە ئاسان نییە ئینسان هەروە بزانێ بەس تەنیا خۆگرتنەوەی لە نان خواردن و لەوە ڕەمەزان بەڕاستی مانگێکی گەلێک گەورێ مانگێکی پیرۆزە خوای پەروەردگار لە مانگی ڕەمەزانە قورئانی دابەزاندووە بۆ مرۆڤایەتی بۆ سەر زەوی مانگی ڕەمەزان ئینسان دەبێ هەموو هەوڵێکی خۆی تیادا بدە مانگی ڕەمەزان خوای گەورە لێ خۆشببوونی دەرکردووە بۆ ئینسانەکان لە قیامەتیشە ئینجا ئایا لە بۆ ئێمە ئەبێ خوای گەورە چەندە بەرەکەت و نیعمەتێکی گەورە بێ بۆ مانیدانا و بەڕاستی داوا ئەەکەم لە هەموو ئینسانێک لە مانگی ڕەمەزانە خۆی ماندوو بکە عیبادەت بکە کاتێک کە بە ڕۆژووە هیچ کاتێک خۆی وا دامە نەنێ بڵێ من بە ڕۆژوم و دەبێ بخەوم و یان هیچ عیبادەتێک نەکەم زیکرەکان و نوێژەکانی لە کات خۆیان بکە عیبادەتی باش بکە هەلێک و دەرفەتێکە هەتا ساڵێکی تر دووبارە نابێتەوە ئاخۆخوای گەورە ساڵێکی ترێک کاتەوە بە قسمەتمانیان نا الله أكبر الله أكبر داواکارین لە لایانی ڕاگەیاندن کە ڕچاوی مانگی ڕەمەزان بکەن ڕچاوی دڵ و دەرونی ئارایی مسلمانان بکەن کە لەم بار زوروفەدا یەک خۆی خەڵکی بار و زروفی غەمبارە و لە وەزع و سیاسی و ڕۆژگاری ئەمڕۆمان دومیشە مانگی ڕەمەزانە بێ ڕچاو بکرێت کە مانگی عیبادەت و خواپەرستیە بۆ مسلمانان هەبێ هەوڵ بدەن خۆ پارێزن لە ئەو فلیمە خراپەکان و لە ئەو بەرنامانەی کە شایستە نین بە مانگی ڕەمەزان و جێی تێبینین کە ئەو بەرنامانەی کە ئێوانەیەکەن بێت و هەوڵ بدەن ئەگەر بەرنامەکانیشیان ناڵێ ئیسلامیش نین بەس مراعاتی لایانی ئیسلامی لایانی عیبادەت و لایانی دینی میلەتەکەمان بکەنە میلەتێمە میلەتێکی مسلمانە پێویستە وای لێ نەکرێت کە دڵی تووشی غەلەلێک یا غەشەیە بە نەوعێک بە دڵ و دەرونیا بێ گومانێک بەرێکە ڕاگەاندنەکان دژی دینی ئیسلام بەڵکو ئەوانە بێ هەوڵ بدەن ئەگەر وەکو بێلایەنێکشی مانگە بە ڕێ بکەن وەکو بێلایەنێکشی بێ هەوڵ بدەن هەندێک شتی ناشیاوێ لە کەناڵەکانیان دووری بکەنە هەوڵ بدەن مسلمانان لە خۆیان نزیک بکەنەوە مسلمانان وا لێ بکەن کە تەبعاً مسلمان دائما کردار و گفتاری لە قازانجی هەموو لایەکە لە قازانجی سوڵتەیشە دائما کەسانی التیزاماتیان یەکەمتر کاری نابەجێیەکەن. السلام عليكم ورحمة الله وبركاته السلام عليكم ورحمة الله
الله أكبر. استغفر الله. استغفر الله. الله